سڵاو ئەم کاتتان باش هەواڵە کولتورەکانتان پێشکەش دەکەین سەرەتا سەردێڕەکان. هونەرمەندان گلەی لە نەبوونی هۆڵێکی تایبەت بە شانۆ دەکەن. ئەکادێمیای هونەر و زانستی وێنەی جوڵاو لە ئەمریکا وێنەکانی جەنگی جیهانی دووهەم لەسەر وێبسایتی خۆی نمایش دەکات. دووبارە سڵاو. لەگەڵەوەی ساڵانە لانیکەم فیستیڤالێکی تایبەت بە هونەری شانۆ لە یەکێک لە شارەکانی کوردستاندا ساز دەکرێت، بەڵام تا ئێستا هونەرمەندانی شانۆکە بەدەست نەبوونی هۆڵی شانۆوە دەناڵێنن. لە ماوەی چەند ساڵی ڕابردووی فەرمانڕەوایەتی حکوومەتی هەرێمی کوردستاندا حکوومەت کەمترین بایەخی بە دروستکردنی هۆڵی تایبەت و هاوچەرخ بە شانۆ نەداوە. ئەمە لە کاتێکدایە کە زۆر جار هونەرمەندان خۆیان دان بۆ دادەنێن کە هونەری شانۆ لە کوردستان لە خەیراندایە. نەبوونی هۆڵێکی ستاندارد بۆ نمایشە شانۆیەکان شانۆکارانی نیگەران کردووە و مامۆستایەکی هونەری شانۆش پێی وایە ئەو هۆڵانە لە شاری سلێمانیدا بوونیان هەیە هیچ مەرجێکی وایان تێدا نییە کە بۆ نمایشە شانۆیەکان سوودیان لێوەربگیرێت. ئەتوانم بەو پەڕی مەسئولێتەوە بڵێم تەنیا یەک هۆڵی شانۆمان نییە لە بەتایبەت لە شاری سلێمانیە. ئەوەی کە هەشە بەتایبەت کە ئەگەر زۆر بە تەحدید قسە بکەین لەسەر تەلاری هونەریش کە بەم دوایانە دروستکرا زیاتر هۆڵێکە بۆ کۆبوونەوە و بۆنەی تایبەت یان بۆ کۆنگرە. خوێندکارانی شانۆیش هاوڕان لەگەڵ ئەو مامۆستایە و پێیان وایە کە ئەو هۆڵانە تەنها بە مەبەستی تایبەت دروستکراون نەک بۆ نمایشی شانۆیی. زۆرینەی ئەو هۆڵانەی کە لە شاری سلێمانیە هەن بۆ نمایشەکان مەرج و ئەو تایبەتمەندیانیان تیانە کە پێویستە لە هەر هۆڵێکی نمایشە هەبێ بە تایبەت نمایشی شانۆیی، چونکە ئەو مەرجانی کە پێویستە لە هۆڵی نمایشی شانۆیە هەبێ کۆمەڵی مەرجی ستاندارن کە لە دنیا کاری پێکرێ بەڕاستی. سەرەتا کە ئێمە چینە نمایشێکوانێ بێ هۆڵەکە جێکیوا بۆ بخۆڵخێنێ کە تۆ مرتاحبی بۆ نمایشەکە تۆ هیچ کەشێکت نەبێت لەگەڵم نمایش، بەڵام بە پێچوانەوە کە تۆ لە شاری وەکو سلێمانەیە کە بە مەڵوەندی ڕۆشنبیری دانلێت ئەچیتە نمایشەکانەوە هۆڵێکی وا بەدی ناکەیت کە فعلەن مرتاحبی تۆ لە نمایشەکە لە هەر شوێنێکەوە دانیشتی نمایشەکە بە یەک چاو ببینی. جێگیری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی ئاماژە بەوە دەکات دەنگۆی ئەوە هەیە بەم نزیکانە کۆمەڵگەیەکی هونەری دروست بکرێت، بەوەش کێشەی نەبوونی هۆڵ بۆ نمایشە شانۆیەکان چارەسەر دەکرێت. ئێستا حاڵی حاضر ئیش کار بۆ کراوەکە کۆمەڵگە دەمێکە داواگەن کۆمەڵگایەکی هونەری هەبێ، ئەو کۆمەڵگەن هۆڵی شانۆشی تیابێ، هۆڵی پرۆڤی تیابێ، گەلەری تیابێت، هۆڵی سینەمای تیابێت. ئێستا ئەو پرۆژەیەکە و مەوجود. ئەگەر چی شانۆ ژیانە و مرۆڤەکانیش ئەکتەرن، بەڵام لە شاری سلێمانیدا نەبوونی هۆڵ ئەو ژیانەی پڕ کردووە لە قەیران بۆ شانۆ و شانۆکاران. بەهێز عوسمان NRT سلێمانی. هەمیشە لە نێو ڕۆمانەکانیدا کەسێکی بێئومید و دڵشکاو هەیە کە بە گێڕانەوەی چیرۆکی دوور و درێژی ژیانی خۆی دەبێتە پاڵەوانی ڕۆمانەکە. ژنێک بەسەر منارەوە ناونیشانی دوایین ڕۆمانی شێرزاد حەسەنی ڕۆماننووسەکە لەم ڕۆمانەشدا وەک ڕۆمانەکانی پێشووی نووسەر بە زمانی تایبەتی و کەرەکتەری تایبەتی و ئازار و مێنەتی زیاترەوە هەوڵی داوە وێنەی کۆمەڵگایەکمان بۆ بکات کە کۆمەڵگایەکی پیاو سالارە. بۆ قسەکردن لەسەر ئەم ڕۆمانە ئێستا شێرزاد حەسەنی ڕۆماننووس لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵماندایە. مامۆستا شۆ باش؟ شۆ باش. زۆر سپاس. بالەوە دەست پێ بکەین دوایین بەرهەمی بەڕێزت ساڵی 2005 بڵاو بۆتەوە، ئەم ساڵ ڕۆمانێکی نوێت بڵاو کردوێتەوە. 6 ساڵ ماوەیەکی زۆر نییە بۆ بێدەنگبوونی ڕۆماننووسێک؟ ناوەڵا لە ڕاستیدا ئەوە زۆر پرسیار دەکرێت لەبەرەوەی زۆر جاران زەلامە یەک دەقی نووسیوە و دەتوانم دایان ناوت بۆ بژمێرم لە لە مێژووی ئەدەبی جیهانی و کوردی نازانم، کوردی ڕەنگە هیچم نەبینێت لە دنیای تردا هەیە 10 ساڵ و 15 ساڵ و لە هەتا لەوە تەنیاریبی نەزی مەحفوظ جاریوە بە 6 ساڵ 5 ساڵ 6 ساڵ بێدەنگ بووە دوای دەقەچێەوە نۆرماڵە لەبەرەوەی زۆر جارەوە مەسە ئێمە وەک نووسەر پیشەی ترمان ئێمە 33 ساڵ لە پەروەردە کار دەکەم بۆیە مەسەلەن کار دەکەم لە بواری ژیان جگە لە کۆمەڵێک کاروباری کۆمەڵایەتی کە هەتا ئەوەی نووسەرێک کە لەسەر نووسینەکانی ناژی چ دەکای ینی تۆ کات دەزی بۆی بنووسی بۆیە پێم ئاساییە کە 4 ساڵ و 5 ساڵ لەبینی 2 دقا هەبێ
بە تایبەتێکە دەقێکت خۆش بێ و زۆر خولیایبی و ڕەنگە نووسین لای من لە ناوەیە پتر مەسەرەن چەندین ڕەنگە ساڵی 2 ساڵ بیر لە شتێک بکەمەوە هەموو جارت لە تەکاغەزێک بنووسم پڕکەمەوە دوایی لە ئاکامدا مۆنتاجی بکەم مەسەرەن ئەم دەقا زۆر باهی ئەوە نووسراوە بە قۆناخ یعنی داری وای لاپەڕەیەک دوان سیان بە میزاج نووسیمەوە بڵین ئاوا تێدەگەی لە من بەڵێ مامۆستا بۆچی هەمیشە کێشەی کۆمەڵایەتی تەوری سەرەکی ڕۆمانەکانی بەڕێستانە لەبەرەوەی ئێمە کۆمەڵگایەکی لەباری سیاسی و کۆمەڵایەتی و چۆزانم فەرهەنگی لە من بە ئەوەی دەبینم پڕ لە تەنگژە و ئالۆزی و کێشە و گرفتێکی زۆر مەسەن چ مناڵ دەگریت چ ژن دەگریت چ پیر و پەکەوتە چ ژینگە چ فەزای سیاسی چ پەیوەندی کۆمەڵایەتیەکان چ خێزانداریت چ قوتابخانەکان چ مەکتەبەکان هەموو شوێنەکانی کە مرۆڤ پەروەردە دەکات خراپ پەروەردەی دەکات من بەدبینم لەو ناحیەوە بۆیە هەستەکەم بەردەوام کۆتایی نایە کێشە و گرفتەکان و ئیشی ئەدەبیش هەڵکۆڵینە لە ناو ئەو دنیا شارەوەی کە مرۆڤەکان دەیکەن لە ڕووکەشدا دیار نییە بە تایبەتی من زۆر پەیوەندی بینی مرۆڤەکان بە تایبەتی لەو ساڵانەی کۆتاییدا زۆر جیرۆدەم بە پەیوەندی نێوان نێر و زیاتر کە پەیوەندێکی یەکجار ئاڵۆز و پڕ لە نهێنی و ئەدەبیش ئیشەکی ئەوەی هەیە فەزایحیە چۆن ڕاگەاندن دائیمەن بە دوای فەزا حتا دەگەڕێ لە چای من بەڵێ بە پێچەوانی ڕۆمانەکانی ترەوە ژن لەم ڕۆمانەی ئێوەدا کارکتەرێکی وشیار و ژیرە دەتوێت بەم کارکتەرە چی بڵیت؟ وڵای ئەو کارکتەرە طبعا من بڕوانەکەم کۆمەلگای کوردی بە دەربێت لە ژنی وشیار من ژمارەی زۆر لە دایکانی زەلیل و خوشکانی زەلیل و ملکەچ و سەمدیدا بەدەست کۆمەلگایەکی نێر سالاریەوە کاری من بۆ بە درێژایی ئەو ساڵانی ڕابردوو بەڵام لێرەدا ژنێکی وشیارە ژنێکی دەجەنجێ لەسەر بەرامبەر بە کۆمەلگایەک پڕ لە نێرینەوە وەستاوەتەوە ئەم دەقەم پڕ لە کێشەی پاچیزەیی کە لعنەتێکە بە دوای ئافرەتەوە بە تایبەتی کە مەسئلەی شەرەف و کوشتن و یا ئازاردانی ژن لە پای ئەو مەسئلەی شەرەف و ئەخلاق و پاچیزەیی خۆ دەزانی لە دوای ڕاپەڕینەوەم 14,000 ژن کوژراوە لەسەر ئەو مەوزوعە بۆیە بەلای منەوە گرنگە بایەخ بەو شتە بدەم و کێشەی منە وەک نووسەر و لە مناڵیشەوە لە ناو گەڕەکی هەژار نشین لە هەولێر گەورە بوویمە لەگەڵ کەند و کوران ئەوە بۆ تەمای ئەوەی کە من بەردەوام بچمەوە منداڵیە هەموو ژنە بەدبەختم بینە بەس ئەم ژنە وشیارە لەبەرەوەی بەلای منەوە سەدان ژنی ئازا و وشیار و دلێر هەبووە ببرە قسەکەش دەبڕم پێشوازی خەڵک لە ڕۆمانەکەی ئەوە چۆن بۆ وەگەی مەزانیاریمان هەیە خەڵکێکی زۆر لە دەرەوەی کوردستان پرسیاریەوە دەکەن کە چۆن ئەو ڕۆمانەی ئێوەیانمە دەستکەوێت ئایا شتێکتان کردو بۆوان؟ نەخێر لەبەرەوەی من خاوەنی دقەکە نیم دقەکە ئێستا هاوڵاتی واتە دەستگای ڕەنج کە هاوڵاتی دەرەکات چاپی کردووە بۆیە یەک لە گرفتەکانی کتێب چاپکردن لە کوردستانەوە کە دابشکردنی بە بەشی ئەوروپادا زۆر کە تا ئێستا ئەزمونەشی خراپمانە یا نیمانە لەبەرەوە ئەوە گرفتی ئەو دەستگا چاپەمەنیانە لە کوردستان کە چۆن دەتوانن کتێبەکان بگەین نەبرادران و خوشکان لە ئەوروپا بە تایبەتی خوێنەران بەگشتی ئەمە کێشەیەکی گەورەیە سەبارەت بە فرۆشەکە شەوەندەی ئاگادار بم من نەموتۆ بەڵکو لاپەڕی ڕۆژنامەکان ڕاپرسیان کردووە کە پرفرۆشە یعنی دەفرۆشێت یعنی زۆر سپاس مامۆستا شێرزاد کە لە ڕێگەیاری تەلەفۆن لەگەڵمان بوو زۆر سپاس فیلمی سینەمایی کەس ئاگای لە پشیلە ئێرانەکان نیە لە فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی مافی مرۆڤ لە تورکیا نمایشکرا کەس ئاگای لە پشیلە ئێرانەکان نیە لە دەرهێنانی دەرهێنەری کورد بەهمەنی خوبادیە و تا ئێستا چەندین خەڵاتی لە فیستیڤاڵە جۆراوجۆرەکاندا بەدەستێناوە ئەم فیلمە لە شاری تونجەلی تورکیا لە میانی فیستیڤاڵی نێودەوڵەتی مافی مرۆڤدا نمایشکرا فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی مافی مرۆڤ لەلایەن شارەوانی شاری تونجەلیەوە بەڕێوە دەچێت و خۆلی ئەم ساڵیش لە ڕۆژی 20 ئەم مانگەوە دەستی پێکردو ئەمڕۆژ کۆتایی بەکارەکانی دێنێت فیلمی کەس ئاگای لە پشیلە ئێرانەکان نیە لە دوای نمایشکردنیدا لەسەر ئاسی نێودەوڵەتی بە ئامادەبوونی دەرهێنەرەکەی لە بۆنەیەکی تایبەت بە ڕێزلێنان لەو دەرهێنەرە لەلایەن ڕێکخراوی هاروارد کە تایبەتە بە ئەرشیوی فیلم ڕۆژی 16 مانگی ڕابردوو لە زانکۆی هارفارد لە ئەمریکا ڕێزلێنرا.
ئەکادمیای هونەر و زانستی بەنی جوڵاو لە ئەمریکا لە ڕێگەی پێشکەشکردنی چەند فیلم و گرتەیەکی دەگمەنەوە ڕۆڵی پیشەسازی فیلم و وێنەگرتن لە جەنگی جیهانی دووەمدا دەخاتە ڕوو. ئەکادمیاکە کە تا ئێستا وەک کتێبخانەیەکی گرنگی ڤیدیۆیی یارمەتی هۆلیوودی داوە بۆ یەکەم جار لە ڕۆژی نیشتیمانی ئەمریکادا فیلم و ڤیدیۆکان لەسەر وێبسایتی تایبەتی خۆی نمایش دەکات. هەندێک لە ڤیدیۆکان فیلمی کورتی چەند دەرهێنەرێکی بەناوبانگن و هەندێکیان بانگەشە و ڕێکلامەکانی کاتی جەنگی جیهانی دووهەمن. ئەکادمیاکەش دەڵێت ئامانجی سەرەتای دامەزراندنی بریتی بووە لە ئەرشیڤکردنی هونەری سەردەمی جەنگ و کاریگەری لەسەر ژیانی مرۆڤەکان. War Loan Drive. We've got to buy war bonds. We've got to buy more war bonds than we ever did before. Gee, he's right. Yeah, but can we afford to? Brother, you can't afford... Jobs in defense industries can be done by women today. And officials of the defense program are advocating more extensive job training for women. جان کیۆن هونەرمەندی تازە دەرکەوتووی کۆرەی لە یەکەم گەشتیدا بۆ وڵاتانی ئاسیا کۆنسێرتێکی لە تایلەند ساز کرد. کیۆن کە ناسناوی شاری زەردەخەنەی پێدراوە ئامادەبوانی کۆنسێرتەکەی بە تەوقەکردن و قسەکردن لەگەڵیان زیاتر خۆشحاڵ کرد. بەپێی لاپەڕەی هەوادارانی کیۆن لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە زۆربیان کچن، تەوقەکردن و بینینی کیۆن لە نزیکەوە خەونێکی تایلەندەکان بۆ هاتۆتە دی. کیۆن هەر لە تەمەنی 5 ساڵیوە وەک ستای لێک دەرکەوتەوە، پاشان وەک ئەکتەر لە دراما کۆریەکاندا زیاتر ناوبانگی دەرکرد. ئێستاژ وەک گۆرانی بێژێک پێگەیەکی جەماوەری فراوانی لە ئاسیادا بۆ خۆی دروست کردووە.ไม่มีคำบรรยายค่ะเนื้อคำบรรยายที่สุดอะค่ะทำอะไรก็น่าทำน่าเกลียดก็น่ารักค่ะทุกอย่างทำน่าเกลียดก็น่ารักค่ะชอบอะไรเหรอชอบนิสัยอะค่ะรักแฟนคลับอะไรอย่างเงี้ยค่ะเขาจะเป็นคนที่รักแฟนคลับความน่ารักขี้เล่นก็ที่คาดหวังนะคะก็คือส่วนใหญ่เนี่ยเราจะเห็นน้องจากซีรีส์หรือการแสดงอะไรอย่างเงี้ยค่ะก็จะเป็นهەواڵە کولتورەکانمان پێشکەشکردن بەختەوەربن.